لێرە لە ژێر دەستی کۆمەڵێ مەسوولە غەدرمان لێ ئەکەن. غەدرەکەی ئێمە چییە؟ هەموو شتێک قانونیمانێ، ئێمە کارتمانێ، شتی ڕسمیمانێ. ئەمە کارتێکە لەو کارتانێکە و پاسانە ئیشی لەسەرەکەن. کۆمەڵێ سیارە دروست کراوە لە ژێر باڵی کۆمەڵێ مەسوولە، چەند جێمسی کۆمەڵێک کەس هەستاون بەوەی کە پارە لەمە ئەخورێ. چەند جار ئاگاداری سەیتەرەمان کردووە، چەند جار بەڕێوەبەراتی مروریشمان ئاگادار کردوێتەوە، بەڕێوەبەراتی نقلیش کە سدیق ئاگادارمان کردووە. کاک جەلال کە مەسوولی سندیکایە. ئێمە گەراجمان بۆ دروست کراوە، گەراجێکمان بۆ لێرە خوراوین بمان بۆ ئەو سەحرایە. ئایا ئەمان بن بۆ ئەو سەحرایە؟ ئێمە لێرە گورگ خواردوینی، لەوێ چەقەڵی ژەمان خوا. پێمان باشە گەراجێکمان بۆ دروست کراوە، ئایا قانون و حکومەت و ڕێنمایی چی پێ ئەدرێ ئەم نەفەرە بڕاتەوێ؟ هەموو سایقێکی ئێمە، هەموو خەتێکی ئێمە گۆڕینی ئەم ناو ڕقەمە 525,000 دینارەیە. جەنابی وەزیر کە پارەیەکی وەزارەتێکە خوا پارەی وەزیری وەرەگرێ بۆ نهاتە سەرخەت.